بەشێک لە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەربانگ و پارشێ و لە خواردنگەکانی سەر شەقامەکان دەکەنەوە. ئاگاری گۆشتەکەت چ بێ ڕام بێ؟ باش. ئاواد محمود گەنجێکی شاری ڕانیەیە، ماوەی 4 ساڵە خوێندنی تەواو کردووە و ماستەری هەیە لە تەندروستی وەرزشی و ماوەی 3 ساڵە لەسەر یەکێ لە شەقامەکانی ڕانیە خواردنگەیەکی بچووکی داناوە. ئەو وەک هەر گەنجێکی تری ئەم هەرێما پاش تەواوکردنی خوێندنی ئیش دەکات کە دوورە لەو ئیشەی نزیکەی 20 ساڵە بووی خوێندووە. خواردنگەکەی ئاواد لە یەکێ لە شەقامەکانی ڕانیە و هەموو ڕۆژێک کاتژمێر 6 خواردنگەکەی بەڕووی هاوڵاتیاندا دەکاتەوە تا پاشێ و نرخی خواردنەکانیشی زۆر گونجاو و هەرزانە بە جۆرێک نرخی برنج و شلە و گۆشت تەنیا بە 2000 دینارە. من وەکو کاسبکارێک بەدەر لە ئیخساسی خۆم کە خوێندنم تەواو کردو و ماستەرم هەیە لە بواری تەندروستی وەرزشیە، هەستاوم بە ئیشێک کە لەسەر شەقام شەوانە بە خۆم ئیش دەکەم کە بەهۆی دانەمەزراندنمەوە بەهۆی ئەوەی کە هیچ دامەزراندنێک نییە، ناچار هەستاوین بۆ خۆمان کە فکرەیەکمان داناوە لەسەر جادەیە خواردن دەفرۆشین چەند ساڵێکە. بۆ کاتی بەربانگ و بۆ پاشێوان دێن بۆ لای ئێمە پاشێوی لێرە دەکەن، ئێوارانیش بەربانگی لێرە تاو دەکەن و بەربانگی خوان لێرە دەشکێن. هۆکارەکەی ئەوەیە بڵین هەم خواردنەکەمان لە سەعردا گونجاوە، هەم پاک و تەمیزە، شوێنەکەش بڵین بەرچاو و خۆشە. هاوڵاتیان بەڕۆژ بە ڕۆژوو دەبن و شەوانیش بەشێک لە گەنجان سەردانی ئەو خواردنگانە دەکەن کە لەسەر شەقامەکانن. هاوڵاتیان باز لەوە دەکەن زۆر کات بەربانگ و پارشێوی خۆیان لەو خواردنگانە دەکەنەوە کە لە سەر شەقامەکانن، ئەمەش بەهۆی ئەوەی نرخی خواردنەکانیان گونجاوە و پاک و خاوێنن. وڵای زیاتر ڕۆژانە گەرمە بۆ خۆرزانی ڕەمەزانەوە، زیاتر شەوانە دێنە دەرێ بۆی کەشێکی خۆش وەرگرین، لەخوا بزات بێ کەشێکی زۆر ئارام و زۆر خۆشە. وڵای کواڵیتەکانم باشە، نرخەکەشیان گونجاوە، زیاتر بەهۆی مانگی ڕەمەزانەوە زۆر شوێن هەیە زیاتر نرخەکانیان گران کردەوە، بەڵام لەخوا بزات بێ خەڵکی بەویژان ماوە و خواردنەکانیان زۆر خاوێنە. شوێنێکی زۆر گونجاوە بۆ دانیشتن و کەچی دەبینم خەڵکێکی زۆر هاتوتە دەرەوە. ڕاستی من دوای نوێژی تەڕاوێ ئینجا دێمە دەرەوە. وڵاهی خواردنەکانی ڕاستی یەک بەخۆم دایان خۆم، چونکی ئەگەر حادەنەکە ببینم خواردنەکە پاک نەبێتیان بەدڵم نەبێ ڕاستی نایخۆم، بەس ئەلحەمدولیلا تا ئێستا هاتوومە خواردنی زۆربەی دوکاندارەکان دەخۆم لەبەرەوەی پاکدا پۆشراوە و بەڕاستی بەپڕ بەدڵمە عەقڵم دایان بڕێ. ئەوەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە موسڵمانان و هاوڵاتیان بەڕۆژ بە ڕۆژوو دەبن و خۆیان لە خواردن و خواردنەوە دەگرنەوە بۆ ئەوەی فەرزێک لە فەرزەکانی ئیسلام بوونیان جێبەجێ بکەن و خوا لە خۆیان ڕازی بکەن. وە شەوانیش سەردانی شەقامەکان دەکەن و زۆر کاتیش بەشێک لە هاوڵاتیان بەربانگ و پارشێ و لەسەر شەقامەکان دەکەنەوە. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.